زۆر بەداخەوە سەرەتا ڕۆحی ئەو شەهیدانە شاد بێ و تەنیا هیوا و ئاواتمان ئەوەیە ئەگەر بە ڕشتنی خوێنی چەند شەهیدێک قەزاوە جێڕی پرسە نیشتیمانی و نەتەوەیەکە بێت و جارێکی تر داوا لە هەواڵانی کۆنسەی سەرۆکایەتی کەجەکە بکەین و بەرپرس و لێپرسراوانی پەکەکە بکەین کە زیاتر دان بە خۆیاندا بگرن بۆ ئەوەی نەبێ بە شەڕی کورد و کورد هەموو مەترسیەکی ئێمە ئەمەیە چکە ئەگەر جارێکی تر شەڕی کورد و کورد هەڵبگیرسێ دەرەنجامی زۆر خراپی ئەبێ و تەنها سوودمەند لە هەڵگیرسانی شەڕی کورد و کورد داگیرکەرانی کوردستانن دوژمنانی گەلی کوردن و کەس لەو شەڕەدا براوە نابێت. سەبارەت بە پارتی دیموکراتی کوردستانیش بەداخەوە و چەندین جاریش داوامان کردووە وەک چەندین گروپ و دەستە و تاقم و ئەوەی کە هەوڵمان داوە بۆ ئاشتەوایی نیشتیمانی بۆ یەکریزی نێوماڵی کورد بۆ یەکێتی نەتەوەی سەردانمان کردوون بە فەرمی چینەتە لایەن قسەمان لەگەڵا کردوون داوامان لێ کردوون تکامان لێ کردوون و ئێستاشی لەگەڵا بێ تکایان لێکەین داوایان لێکەین بگەڕێنەوە بۆ بنەمای لۆژیک و عەقڵ نەک بۆ بنەمای بەکارهێنانی هێز. شەڕێکە ڕووی داوە ناوچەکە ئەکوڵێ ناوچەکە لە گۆڕانکاریەکی ڕیشەیی بنەڕەتیدایە و سەرانسەری جیهان لە ئاڵۆزیەکی گەورەدایە سیستمی سیاسی جیهانی کاپیتالیزم مۆدێرنەتەی سەرمایەداری بۆ خۆی لە قەیرانی زۆر گەورەدایە لەبەرەوە هیوادارین سەرانی پارتی دیموکراتی کوردستان هێندەی تر نەکەونە ناو ئەو گەمە قێزەونەوە کە لەسەر خۆرهەڵاتی ناوەڕاست و لەسەر کوردستان بە تایبەتی بەڕێوە ئەچێت و نەبنە بەشێک لەو شەڕ و خوێن ڕشتن و ململانێ ماڵوێران کەرەی کە تەنها گەلەکەمان تایە زەرەرمەند دەبێت. لە کاتی شەڕدا ئەوەی کە ڕوو ئەدات نەخوازراوە هەموو شتەکانی کە ڕووەدات نەخوازراوە بەویست و بە دڵ و بە حەز و بە ئارەزووی ئێمەمانان نییە. ئەمە شەڕێکەوە هاتۆتە کایەوە شەڕێکەوە هاتۆتە ئاراوە کارەساتی یعنی دڵتەزێنی تیا ڕووەدات کارەساتی نەخوازراوی تیا ڕووەدات. لە ڕۆژاوای کوردستانیش بە هەمان شێوەیە لە باکووری کوردستانیش بە هەمان شێوەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بە هەمان شێوەیە. ئەوەی داگیرکەرانی کوردستان لە بەرامبەر گەلی کورد ئەو سیاسەتەی ئەوان گرتویانەتە بەر ئەو ڕێگایانەی ئەوان پیادەی ئەکەن کارەساتبارە یعنی بەتەمای ئەوە نەبین ڕێگاکان بە گوڵ چێنرابن بەداخەوە ئەو ڕووداوی دوێنێ ئەو ڕووداوی پار لە مانگی ئابدا ڕوویدا ئەو ڕووداوی پار لە مانگی تەمووزدا ڕوویدا هەردوو ڕووداوەکەی ناوچەی خەلیفان لەگەڵ ئەمەی دوێنێ هەموو ئەو ڕووداوانە و ڕووداوی هەکاری ڕووداوی شەنگال ڕووداوی ئەنفالەکانی گەرمیانیەکان و قەرەداخ و سێوسێنان و بەرزانی هەمووی ڕووداوی کارەسات و جەرگ برن بۆ ئێمەی کورد بەداخەوە یعنی ئەمە نەدوا ڕووداون نە کۆتا ڕووداوی شەبن هەتاوەکو نێوماڵی کورد یەک نەخرێتەوە هەتاوەکو هێز و لایەنە سیاسیەکان نەگەڕێنەوە بۆ سەر مێزی گفتوگۆ و دایالۆگە ڕێ نەکەون و یەکێتیەکی نەتەوەیی پێک نەهێنن و زمانی گفتوگۆ بەکار نەهێنن لە باتی زمانی شەڕ و هەڕەشە و هێزەوە بەکارهێنانی هێز و جوڵاندنی هێز بەردەوام ئەوێت چاوەڕی ڕووداوی وا بکەین. ئەمە ڕووداوی زۆر خراپە هیوادارین ئەگەر لێرەشدا بێ ڕای بوەستێنن و چیدی دڵی گەلەکەیاندا نەخورپێنن جەرجی دایکان نەسووتێنن خوشک و برا و باوکی گەریلا و پێشمەرگە و شەڕڤان کارەساتبار نەکەن ئیتر لەلایەن هەر لایەنێکی سیاسیەوە بێ خراپە کارێکی زۆر قێزەونە و هیوادارین کۆتایی پێبهێنێت. شەڕ لە قازانجی کەس نییە لە شەڕدا کەس براوە نییە یعنی هیچ هێزولایەنێکی سیاسی ئەمە ئەزمموی تاڵمان هەیە بەڕاستی لە ماوەی نەک تەنها 100 ساڵی ڕابردووی دەوڵەت نەتەوە بەڵکو لە سەردەمی میرنشینەکانیشە لە سەردەمی چاڵدێرانەوە 500 و ئەوەنە ساڵ پێش ئێستا هەتا ئێستای لەگەڵا بێ ئەو کوردانی کە کەوتونەتە ناو ئەو شەڕ و ئەو بەرداشەی کە لە نێوان دەوڵەتە هەرێمیەکان یان هێزە هەرێمیەکان یان هێزە نێو دەوڵەتیەکان کە شەڕیان هێناوەتە ئەم ناوچێ و ئەو کوردانەی بوونە بە بەشێک لەو سیاسەتانە
هەمیشە دۆڕاو بوون، هەمیشە ڕوڕەشیان بۆ ماوەتەوە، هەمیشە پاشاگەردانیان بەسەر ئەو میلەتەدا هێناوە، هیچ دەستکەوتێکیان نەبوو خۆیان، نەبوو بنەماڵەکانیان، نەبوو مێژووی خۆیان، نەبوو نەتەوەکەیان، نەبوو نیشتیمانەکەیان نەهێناوە دەستکەوتی بە پێچەوانەوە، یعنی وابەستەیی هێزە هەرێمیەکان و بە هێزە نێودەوڵەتیەکانەوە تەنها و تەنها چارەگرانی، تەنها و تەنها ڕوڕەشی، تەنها و تەنها ماڵوێرانی و بە لە ناوچوونی خۆیان کۆتایی پێدێت گەل ئەمێنێتەوە. گەل ئەمێ هێز و لایەنی سیاسی ئەوەی کە نیشتیمان پەروەرە ئەوەی لەبەرەی گەلدایە ئەوە بۆ خۆی ئەگەر لاوازیش بێ بەڵام ناتوێتەوە. بەڵام بینیمانە زۆر لە حزب و لایەنی سیاسی و دەسەڵات لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە وێنەی شای ئێرانی، لە وێنەی حوسنی موبارەک، لە وێنەی سەدام حوسێن و بەعسیەکان لە عێراق، یعنی کارەساتی زۆر گەوریان بەسەر گەلەکانی خۆیانە هێنا و دوایش کۆتایی بە دەسەڵات و بە ماوەی تەمەنی دەسەڵاتدارێتیان هاتووە و ڕوڕەشیشیان بۆ ماوەتەوە، تەنانەت کەس ناتوانێت بە نوکە قەڵەمێکیش داکۆچیان لێ بکات. لەبەرەوە هیوادارین هیچ حزبێکی سیاسی ئەمە لەبەر چاو بگرێ و نەکەوێتە نێو ئەو گەمە قێزەونەوە. پێشمەرگە و گەریلا و شەڕڤان نامۆنین بە هیچ بستەخاچێکی کوردستان. یعنی ئەمە حەقیقەتێکە سەرانی هەموو حزبەکان ئەم ڕاستیە زۆر باشەزانن. پێشمەرگەی هەرێمی کوردستان، شەڕڤانانی بە ڕۆژاوای کوردستان و گەریلاکانی یەژاستار و پەکەکە هەپەگە بە هیچ بستێکی خاچی کوردستان، بە هیچ بستە زەمینێکی خاچی کوردستان نامۆنین، مافی خۆیانە و ئێمە شانازیان پێوە دەکەین و هەر تاچێکی کورد لە سەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان و لە هەندەران لە تەواوی سەرانسەری جیهاندا هەر تاچێکی کورد شانازی بە شەڕڤان و گەریلا و پێشمەرگەوە دەکات. بەڵام ئەوەی کە وای کردووە سیاسەتی پشتی ئەو حزب و لایەنە سیاسیانەیە کە ئەم هێڵە سوورە دروستەکە، ئەم سنوورانە دروستەکە، ئەوە دروستەکە کە ئەگەر گەریلایەک لێرە هەڵس و کەوتێک هاتوو چۆ بکات کەمینی بۆ دابنێ، ئەوە حزب و لایەنە سیاسیەکانن، سەرانی حزب و لایەنە سیاسیەکانن ئەم دۆخە ئەخولقێنن. دەنا لە ڕۆژاوای کوردستانیش پێشمەرگە مافی خۆیەتی لە سەرانسەری ڕۆژاوای کوردستانە هەروەک بینیمان لە کۆبانێ، یعنی 40 بۆ 50 ملیۆن کورد ئەو ڕۆژەی کە هێزی پێشمەرگی کوردستان لە باشوورەوە جوڵا بەرە و ڕۆژاوای کوردستان و چوو بە فریای کۆبانیەوە دەستخۆشیان لێ کرد، مچڕک بە گیانیانە ئاهات. ئەمە هەمان شتە بۆ باشووری کوردستانیش، ئەو گەریلایەنەی کە لە خەلیفانە شەهید دەکرێن هەر ئەو گەریلایەنە بوون لە تەلوەرد و لە نەوافل و لە عەبدوڵڵا غانم و لە کوێ لە خواری کەرکووکەوە شەڕیانە کرد لە بەرامبەری داعش و بەرگریان لە خاچی باشووری کوردستانە کرد. لەبەرەوە نا پێچەوانەکەی ڕاستە، گەریلا نەمیوانە نەنامۆیە بەم خاکە و پێشمەرگەش چۆن خاوەن ماڵە، شەڕڤان و گەریلاش خاوەن ماڵن بۆ ئێرە، بۆ ڕۆژهەڵاتی کوردستان، بۆ باکووری کوردستان، بۆ ڕۆژاوای کوردستانیش.